کۆتا تەرکیزە هەر کاتێ ئێمە گرنگیمان بە جەوهەر و ئەخلاقدا نەک گرنگی بە زاهر و مەزاهر اینجا ئێمە وردە بەرەو هەستانەوە ئەڕ ئەتو سیرکەن ئەوە 100 ساڵە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها کۆمەڵە شکلیات گرنگی پێدا نوێژ ئەکا ڕۆحی نوێژ ناکە زەکات ئەدا ڕۆحی زەکات دەرناکە جلوبەرگ و پۆشاکی مسلمانانە دڵێکی شەیطانانە ناکرێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوها ئەبێ یەکەم کار و گرنگترین کاری ڕۆحی بێ دەرونی بێ ئەخلاقی بەرزی بێ ئێمە ئەندەنوسیا کێ ڕزگاری کردووە خۆ هیچ فتوحاتێکی ئیسلامی پێ نەگەیشتووە بازرگانە مسلمانەکان ئەندەنوسیان ڕزگار کرد خەڵک کە ئەیبینین لەناو ئەندەنوسیا هەموو هاواریان لێ هەڵەسا بە ئەخلاق و ڕەوشتیانە ئەیانزانی لە معاملە ئەوەندە ساغ ئەوەندە پاک ئەوەندە جوان لە بازارە تۆ ڕەمزی لە دائیرەکەتا ڕەمزی لەناو ماڵ و عائیلەتا ڕەمزی ئەزانی خەڵک چەند بە گەورە سەیری تۆی مسلمان و ئەهلی مزگەوتەکە وی لە خارجی مزگەوتە دڵنیا بە دڵڕووخاو بەرامبەر بە تۆ ئەی تۆ کامەیە ئەخلاقیاتەکانە کامەیە بەرزەکەی تۆ خۆ ناکرێ ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ظاهر و بە شکڵمان وەکو ئەصحاب بین بەڵام لە ئەخلاق و کردەوە جەوهەرمانە حیج نەبی وای ئەم چوار ڕەکیزەیەن کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتابەتی لەم کاتی گۆڕانکاریە گەورانەی جیهانە ئەبێ ئیشی لەسەرکە هەتاوەکو دروست ببێتەوە ئەبێ کاری لەسەرکە بۆ هەستانەوەی ئومەت بمانەوە نەمانەوە ئەبێ جیهان گۆڕانکاری بەسەرە ئەبێ جەمسەرەکان بگۆڕێن ئەی ئێمە خاڵی کوێن لەناو ئەم جەمسەرانە چ کارێک ئەکەین چۆن هەڵ ئەسینەوە لە کاتێکا واجبە لەسەر فەردی ئێمە مسلمان چۆن نوێژمان لەسەر واجبە ئاواژ واجبە لەسەرمانە هەموو ئینسانیت لە جیهانە ڕزگارکە هەو واجبێکی زۆر گەورەیە لە قیامەتە تۆ محاسبەی ئەمەد لەگەڵا ئەکرێ وەکو لە فەرمایشتێکە هاتووە واریدە گەرچی ضعفێ لە ڕوایەتەکە هەیە من لم يهتم بأمور المؤمنين فليس منهم أو كسيك جرنجيبة كاروباري إيمان داران نادا بشجني لإيمان داران تصديق أبو أم فرماشتاني تري بيغمر صلى الله عليه وسلم كهموما وكو يكين أبي آزار بتشجين لقال اكترا أبي هما بيكا وهنجاو بنن بوهستانوا أمش بشيكي زور جرنجا لكاروباري أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم ككوتو تسرشان مانو أبي جيب جيكي